سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە خوای پەروەردگار تەمانی پێبەخشیم کە ئەمڕۆژ بگەڕێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ باس و بابەتێکی تر لەو بابەتانەی کە هەرچەندەی باسی بکەین کۆتایی نایێت تەواو نابێ، هۆکارەکەشی دیارەکە نەعەدالەتی و ناشەفافی و گەندەڵی و هەست نەکردنە بە بەرپرسیارەتی لەلایەن دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانەوە. ئەویش ئەوەیە کە بابەتی موچە بۆتە بەڕاستی بابەتێکی خێزەون، بۆتە درامایەکی نادیار، نازانین چۆنچۆنیە، دەرهێنەرەکەی شێیە، کارکتەرەکان هەر ڕۆژە و شێوازێک قسە دەکەن، یعنی بەڕاستی سەیرە. بۆ دەبێ ئەمڕۆ دەی هەفتە باشە هێشتان موچەی مانجی 6 ئەوکو پێویست دابەش نەکراوە، هەندێک دابش کراوە هەندێک ماوە، جارە ئی هێزە ئەمنیەکان هێشتا هەر کێشە و گرفتی لەسەرە. باز لەوە دەکرێت کە بەغدا چۆن دەڵێ بڕووبیان و دەهێنێتەوە، بەغدا ئەو لیستانەی قبول نییە، بەغدا گلەی ئەوە دەکا کە چۆن دەڵێ ناوی بندیوار یان چی پێ دەڵێن بێداکوباب یان نازانم زۆر شت باز دەکرێت. بەڕاستی دەڵێن ئەو زارە بەغدا باسی ئەوەی کردو کە دەبێت ناوی دایک و دایکی ئەو کەسانەیە کە ناویان هەیە دەبێت دایک و ناوی بابی داچیان و نازم بابی باپیری داچیان و وەلحاصلی یعنی بۆتە تقریبا زۆرێک لە گاڵتە جاری بوو لە گەمەی منداڵان. ئێمە لە خەونی بوون بە دەوڵەت و لە ئابووری سەربەخۆ و لە یعنی نازانم کۆمەڵێک دروشمی بریقەدارە و ئێستا هاتوونێتە سەر ئەوەی دانیشتوینە بابزانین ئاخۆ کەی موچەی ئەو مانگە دێ، چۆن دێ، کەی دابش دەکرێ، ئەو وەزارەتە هات، ئەوە وەزارەتێکی تر هات، ئەوە دوسێ وەزارەت و چەند دەستەیەک بەیەکەوە هاتن، ئەوە وەزارەتی کارەبا و نازانم پەرلەمان ئەو گرفتە هەیە و بۆیە دابەشی ناکەین. بەڕاستی یعنی لە گەمەیەکی زۆر ینی قێزەون دەچێ ئەم بابەتە. بەڕاستی وەرنە سەرخەت قسە بکەن. خۆ ئەگەر داماننا گلەیەکە لە بەغدا دەکرێ دەی حکومەتی هەرێمی کوردستان وەرە سەرخەت بڵێ 1 2 3 ئەمە بابەتەکەیە، ئێمە وەکو هەرێمی کوردستان هیچ مشکلەیەکمان نییە، هەموو شتێکمان تەواوە و پیاوی چاچین، بەڵام بەغدا غەدرمان لێ دەکا، بەغدا یاری بە کات دەکا، بەغدا یعنی چۆن دەڵێ سوکایەتی بە هەرێم دەکا. باشە بەغدا بە کتاب دەنێرێ دەڵێ کاکە گیان ئەم وەزارەتە ئەوەندە نەفەرەی زیادە. لێرەش خەڵکی کوردستان ئەوەی کە ئێمە وەکو ڕۆژنامەنووس قسەیەک لە باخەڵی خۆمان دەرناهێنین، قسەی خەڵک دەکەین، قسەی شارع دەکەین، قسەی بەڵگەکان دەکەین. بڵێ کاک کاروان لە سلێمانی سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش. ئەم کاتتان باش مامۆسەجان. سوپاس بە قوربان، سڵاو لە بەڕێزت. سڵاو لە جەناب لە بەرنامەکەش لە هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی پێیان خۆشەویستیم بۆ هەموو لایەک مامۆسەجان. سوپاس بە قوربان بۆ تۆ لە جێگەی هەمووان سوپاس. لەسەر لیستی موچە کە بەغدا و هەرێم ناگەنە ڕێکەوتن کە مامە حاجێن وەرجار من پێم وایە ڕێکەوتون لە بنەوە عیب نەبێت لە ژێرەوە بۆ خۆیان و بۆ پرۆژەکانی خۆیان ڕێکەوتون باوەکە ئەمە ئەعلامەکە ئێستا بۆ خەڵکی باز دەکەن ئەڵێن بەغا لیستەکە نانێرێ و ئەمانەی نێرن و ئەمە یاریکردنێکە بە شعوری خەڵکەوە ئەمە حەقیقەتێکە مامۆسانوەر بە هەمومان بیزانین بەداخەوە چکازانی بۆ یەکی لەو بەڵگانەی کە لەبەردەسایە وەکو ئەعلام وەکو هەموو لایەگادارە ئێستا سوودانی لەبەردەم هەڵبژاردنایە جا لەبەر خاتیوی کە جارێکە بۆ سەرۆگۆزیران هەڵبژێرێتەوە مەجبورە لەگەڵ ئەم حیزبە گەندەڵانە ڕێکێ و ئەم پارتە دەسەڵاتی هەرێمی هەندێک خەوت بۆ خۆی پەیداکە و یاری بە شعور و عالەمی یاری بە شعور و عطف و حەنانی خەڵکەکەن ئەمە یاریەکە ئەمە بۆ خۆیان لە پشتی کامێرە تۆ جاریان فەرموو لە پشتی کامێرەوە نازانین چیە گوزەرێ بەس لە پێش کامێرە شتێکە گوزەرێ و
لە پشتی کامێرە شتێکە گوزارێ ئەمانە ئەمیاریاکەن ئێستا لە بینی خۆیانە حکومەتی بەغازانێک کە حکومەتی هێرێم گەندەڵە حکومەتی بەغاز گەندەڵە بەڵام چییە مشکلەکە ئەو پارەی زیاترە و نەوتەکەی زیاترە ڕوا و معاشەکە دەکاتی خۆیان گرامەیاریە بە شەوەری خەڵکیەکەن مامۆستا لە هەموو دنیا هەبووە 89 ڕۆژ معاشی پێشمەرگە و ئەم سرکی سەربازی ئەمانە لە هەموو دنیا هەبووە لە حربیش بن لە حربیش هەبووە لە هەموو دنیا هەبووە ئاوا لە میلەتی کەن دوای 6 ساڵ قەترێ ئاو نەبێت لە ماڵێکا پیرەمێردێک و حاجزنێک و پیرەمێردێک بڵێ وەڵا ئەوە ماڵەکە چۆڵەکەی لەبەرەوەی ئاومان نییە ئەمە شوورەی نییە بۆ دەسەڵاتێک دوای 6 ساڵ لە حکومڕانی ئەمە ئەوە لەو میلەتە بکەن حسبنا الله ونعم الوكيل ما بصام من دعوة جناتنا كم بو أم هنا بو أم هالرجارنا إن شاء الله خوا هداية أمي اللي تبع خوا دي هذا سر رجالات لقال دزجاي تلفزيوني بيام ولقال ما مصعلي بخوتان كوكنا وبشكم كل مرة لو هوا دارانا بين سرخد شكا إما بيسان بكتانك إذا صوزك أهوا يعني أمي شيتر لم لها ماتي ورزالته دول الرحاب بانحرافية دول خاتوا سپاس بقربان دستكان خوش بقربان زور سپاس لهولير كاغ يوسف صلاوي خواد اللي بامكاتت باش صلاوي خوات انا امرايتان كاغ يوسف يعني زورك لا ياري كردن بشعوري خلق دكري يعني معقول نيه يعني هزي امني او بوسان ماغا موسيان ورنغرتوا يعني خلج تربع عام وزاره دوان بينز دي سنه يعني اما تشي ام ياري كردنا بتسار نسي خلق بموسي خلق بقوتي خلق درس من بخون بارتي ما لازم بارتي خلق تسوي بتكون ده او كده حتى صحي بناي مسؤول وزاني او هم كنترول كده هم لك عرض خوي تذكرته دني متبي كرامة قيمتي خباشة يعني جانس بين متبي جان ولا داراي ولا بارا قيمتي تذكري أنا سبت إيران كرزم كزكاري خوي بانكاتوا يعني متخوي بس بزانا باسلا أو باشا كابرا كري خاني بينادري يعني خاچي تي ونشتماني تي وطني تي يعني او قصانه بو كسك دكريك بحقات وضعي باشا كاكا مشكله نيه فعلا كسك مشكله نبينا ولا تسجيل لمبوتشيا والله اي كابرا اگر كري خانوي نبي كابرا باري داو درماني نبي كابرا مصروف مالو من دالي نبي يعني تشلا خاكو تشلا اجتمامك خاكو اجتمام بو انا بك لستر حسابي ام خلك باريان كو كردتو والله برزم يعني اساس حكومتي على زور باشا لجرمان بس وندي اعمال خرابين اما روسون اللي اما يعني حتى شي قومي هي او تركيزان لقالوا حزبانا لا يمكن زند صلاه دار او يا رايك يا جماعه حقنيه خدخوا بكاتنا وستي او قابل قبول في الدنيا بتاعنا زور سپاس كاغ سفجان زور سپاس بقربان بحقت يعني جيجي داخه يعني گرفتي چی اوندا قرز نیه يعني پارە تابڵی زۆرە يعني بۆ کاک وڵا سلاوی خوا لەبێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکان لە هەموو کارمەندەکان سپاس بقوربان کاک وڵا بەڵێ يعني تۆ وەکو هاوڵاتیەک لەم هەرێمی کوردستانە يعني دەڵێ چی کە هەر ڕۆژە و وەکو گەمە پێکردن گاڵتە پێکردن وەزارەتێک دووسێ وەزارەت پارە تەوزیع دەکرێت فەرمەوە دەی مانگە دەی مانجی حەوتە تا ئێستاکە پارەی مانجی 6 يعني موچەی مانجی 6 يعني دابەش نەکرایە يعني ئەمە چی يعني ئەولا هەرێم دەڵێ بەغدا ینی چۆن دەڵێ نەحەقیمان بەرامبەر دەکا و غەڵەتە بەغداش دەڵێ کاکە ئەوە لیستەکانی خۆتانە فەرمون لە وەزارەتە ئەوەندە نەفەرە زیادە لەوەندە ئەوەندە زیادە لە وەزارەتی نازم پێشمەرگە و دارایی و پێشمەرگە و ناوخۆ ئەوان ئەوەندە خەڵکە زیادە چێ ڕاست دەکا کاگەن وەرە بە یارمەتی بەڕێزت و لەو کەناڵە جوان و بەڕێزە سپاس بەقوربان داوایەک لە ئاسایشی برایانی ئاسایشی خۆشەویست تێکۆشەرەکان ئەوانی شەونقوونی دەکەن لە پێناوی ئارامی و ئاسایش و کەرامەتی میلەت بەڕێزان برایانی خۆشەویست لە ئاسایش یەکێک لەو سیاسانەی کە پاڵپشتی سەدام بۆ و دەیان سوکایەتی بەسەرکردایەتی کورد و نەتەوەی کورد کرد لە هەولێرە چەند ڕۆژێک لەمەوبەر لە کەناڵێکی عەرەبی سوکایەتەکەی گەیشتە ئەو لووتکە
سوکایەتی بە کچانی هەولێر و بە هەولێر کرد لە کەناڵێکی عەرەبی دەڵێ کچان بەدوام دەکەون و ژمارەی مۆبایلەکانیان فرێ دەدەنە سەر ئۆتۆمبیلەکەم دەگە کچی هەولێریتی ئەو سیاسەتە بیرە ئاخر شەڕە مشحان زبوریە وەکو برایەک داواتان لێ دەکەم وەکو برایەک ئێوە دڵسۆزن هەولێری گوتنی ڕێگای مەدەن لوت سوکایەتی بە هەموو شتێکمان بکە هەولێری گوتنی بە پەڕۆکێکی پیس لێ کۆڵینەوەی لەگەر بکەن پشتمەلی بگرن و مەشحان و دەیانی وەکو ئەو فرێدنەوە دەرەی هەولێر تاتان لێ دەکەم ئێمە بەڕاستی دڵسۆزی خاپونەتەوەی متابعەی کەناڵە عەرەبی و شۆفێنیەکان دەکەین سوکایەتیەکەی لە هەموو جارێک تێیپەڕان لە کەناڵێک سوکایەتی بە هەولێر و کتانی هەولێری کرد تەمەنی پیرە حوشترێکی هەیە لێ زیاتی سوپاسی خەڵکی هەولێر بکە کە داڵتەی داوە و ڕۆژێ لە سەپەتێک یاری کردووە تکاتان لێ دەکەم بە دوواداچوونی بکەن لەو کەناڵەی هەشت ڕۆژ پێش ئێستا سوکایەتی بە هەولێر و بە شەرافەت بڵندانی دەکرێت ناوی کەناڵەکە بێن چ کەناڵێک بوو ئێستا لامە تۆماریشم کردووە و لامە ئەوان دەتوانن کەناڵە عەرەبیە ناوخۆیەکان بوو ینی عێراق بوویان دەرەوە عراقیەکانن کاکە عراقیەکانن بە ناوی پەیدەوە ئەوە دەبێت قبول نەکرێت چونکە لە جیاتی کورد نانی بێخێ کاکە ئەنوەر لە کوردەواری گوتراوە نانمان بێخێ نان هەرچی معارەزە بوو داڵدەماندا هەرچی لێ قەوما داڵدەماندا هەرچی ئاوارە بوو داڵدەماندا وەڵا کاک پۆڵە با پێت بڵێم یعنی بابەتی ینی مەسەلەی ئاوارە و مەسەلەی دەرگاکردنەوە و زین چۆنە بامە تۆزێک واقعی بین بەڵێ ینی ئەمەش لێمان قەومایە و ئێمەش ینی ئەزانم ئەو بابەتە ئەو هیچ ئەو ڕۆژە لە سەپەتێکە و خۆ بە خۆت دەزانی بەس بەعام بە شێوەیەکی عام باپیریشان دەناسم زین چۆنە شوێسە کاکە ئەنوەر ببوورە کاتی خۆی ودەتایەک لەسەر سەدام حوسێن ڕێکخرا ببوورە ئەوەش تەواوکەم ژیاننامەی باو باپیری دەزانم ودەتایەکیان ڕێخز ئەفسەرەکان لەسەر سەدام ئەوە بۆ هۆکاری ئاشکراکردنی کاگە ئەنوەر ئەوە یعنی هەر دەمێ لەسەر پەتێک یاری دەکا لەناو هەولێر سوکایەتی بە خەڵکی هەولێر بکە برایانی ئاسایش بە ڕێزان ڕێگا مەدەن داتان لێ دەکەم ئێوە دڵسۆزی ئێمەن ئێوە چاوی ئێمەن ئێوە شەون و خونی دەکەن لە پێناو ئارامی هەولێر و کەرامەتی میلەتەکەمان تکایە ڕێگا مەدەن مەشعان و ئەمسالی مەشعان ئەو سوکاتەیە پێدوانیە مەشعان قەدری لە خەڵکێک زۆر زیاترە بەدڵنیایەوە بەس لای خەڵکی کوردستان نا لە لای دەسەڵاتداران کەیف خۆیتیانەوانە بەس لای کورد نەخێر باو باپیریشی دەناسم ئەگەر سەرچی چیمایی لە دەستبی مەشعان لە هەموو کوردی دەگەن لە هەر سوار پاسە دڵنیات دەکەم سەرچی چیمایی چونکە دەیان لێ ئێستاشنا بابەتی ژیاننامەی لەگەڵمە لە لای منە کاتی کە لە نەوەتەکان وایە معارضی سەدام هاتە ئێرەتی ئەوە ببوورە دەستم سەرمیێشان هیوادارم برایانی ئاسایش تەبارەت بە تەوەرەکە کاگەنوەت ئێمە ڕۆژانە حەفتانە دەڵێن بەغدا وای گوت هەولێر وای گوت ئەوە وای گوت وابزانم کاتی ئەو هاتو ئێمە بڵێن ئەوەی باس لە یاسا بکە لە عێراق ئاسنی سارد دەکوتێتەوە ئاسنی سارد دەکوتێتەوە ئێمە لەو ئاستە دین بە سۆز و عاتیفە و بە ڕوقوقینە نا ئەکان وەکو خۆی خوا ئەو کەمە عەقڵەی بەمەداوە شتەکان دەبینین هەڵی دەسەنجێنین بیری لێ دەکەینەوە هەڵگەکان تاوتێ دەکەین شتێک نبینین لە عێراق نە وڵاتی یاسایە خۆی عێراق نە وڵاتێکی یاسایە نە ئاساییە کەواتە بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم دەیان خاڵی لاوازیان بە عێراقدا ئاوامان لێ بکەن کاکەنوەر ئەوە کورد و کرمانجی عێراق وامان لێ دەستەکان خۆش کاکەنوەر دواشت بوورە ئەمڕۆ بەڕێز کاک سۆران کاتژمێرنی وەک دوو کاتژمێر پێش ئێستا تۆ سەیریکە نامەتی عێراق دەڵێ بە ئاگاداری دەسەڵاتدارانی عێراق پای تورکیا هاتەوەتە ناو عێراق بەرموشیکردنەوە بۆ بکە بە پێی دەستور خیانەی عوزمایە لە ناو دوو کەوانە کاگەنوەر مەی بڕا بە پێی دەستور هەر کەسێک هاوکاری بکە کەم تەرخەم بێ لە هێنانی سوپایدا دزاکەی لە تێدارەدانە و بە خیانەی عوزمایە لە هەموو دنیایەک کەواتە دەسەڵاتدارانی عێراق ئێمە چاوەڕێی دادپەروەری لە ئێوە بکەن تۆز بەرامبەر میلەتی کوردتانێت ئێوە خۆتان ڕێگاتاندایە سوپای تورکیا بێ سەروەری عێراق خاتەشێت بێڵێ کەواتە باسی چی بکەم ئەمریکاش داوای کردووە کە عێراق و هەرێمی کوردستان هاوکار بن لەگەڵ تورکیا لە ئۆپراسیۆنەکەی کە دەیکا کاکە تورکیا لەگە ملحد ئۆردوغان لەگە کافرە لەگەر مسلمانە سەد ڕووی هەیە ئەمریکا ناوێری فشای لەگە خۆی بەگەڵ ڕووسدا دەدا خۆی بەگەڵ نازانم چێ دەدات کاکە بۆ بۆمبێکی تێنراوە
پێدوانیە کاک پۆڵا بابەتەکە یعنی تورکیا بۆ خۆی چی دەکا کەیفی خۆیەتی بەڵام عێراق بێ خاوەنە ئەجنا چۆن دەتوانێت ئاوا بە ئاسانی بێتە ناو عێراق خاوەنی هەبێ عێراق بێ خاوەنە UN دەستور هەیە پەرلەمانتاران مان بگرن لە ناو پەرلەمان کاگەنوەر بامان بگرن لە سیاسەتی داوە سوپای داگیر کردێ دەبێ هاوکاریشی بکەن کەواتە بێنەوە ئەو ئاستە باسی لیستەکە بکەم کاک پۆڵە گیان ئەو ئاستە سەیبخانسی گوت داوەکە دووبارەیە نا فراوانتر بیر بکەینەوە کاک پۆڵە عێراق نەدەبێت بابەتەکە بابەتی سوپای تورکیا و بابەتی ئەو هێرشانەی کە دەکرێت و ئۆتۆ بارانەی نکارد لە هەردوو لا دەکرێت دەری دەخا کە عێراق خاوەنی خۆی نییە بێخاوەنە ینی سیادەی ینی لەکەدار بووە ئەوە بابەتەکەی ئەگەر نافەرموو با کەسێکە بێ با سنوور ببەزەنێ بچێتە ناو وڵاتێکی تر بۆ نمونە ئێرانی شارستانیەتی ئێرانی شکۆمەندی ئێرانی سەروەری ئێرانی پاڵەوانێتی سەدەمی عوسمانیەکان نەیتوانێت حکمی ئێران بکە کاکە عوسمانیەکان چەند سەد ساڵ حکمی هەموو وڵاتانی کرد پارتیەک بە سنووری ئێران بەردێنێ بەڵام دواوتە ئاگرە سوورە لە خۆم بە دوورە هەرچی بەرپرسی باڵای عێراقا دەڵێ دێ سنەکەی بەس زەمن مەدا زەمن مەدا کاتێ دەکەم دەستێ هێمە بەدەلا من لەسەر کورسەکەم بمێنم ئەتە بۆ خۆسەکەی مشکلێنی ئاگرە سوورە لە خۆم بە دوورە ئاگرەش هەر دوور نابێ ئەدنا ئیشاڵە سەریان دەخوا دووبارە دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس باش و بابەتەکەیمە لەسەر بابەتی موچەیە لەسەر ئەوەیە کە تاکەی یعنی ئێمە لە ساڵی 2014ەوە تا ئێستا گرفتی موچە هەیە و چارەسەر نەبووە زیاد لە 10 ساڵە زیاد لە 10 ساڵە گرفتی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر نەبووە جاران بانی هەر بەتەنێ لە هەرێمی کوردستان بابەتەکە دەخولایەوە و نەوت ناڕوا و نەوت هەرزان بووە و دۆلار دابەزیە و نازانم چی و دۆلار گران بووە یعنی هەر ڕۆژە و بڕوو بیانوێک ئێستا بابەتەکە هەمووی هاتووتە سەر ئەوەی کە وەزیری مالی عێراقی دەڵێ ئەو ناوانە ناوی حەقیقی نین و ناوی زۆر چۆن دەڵێ تۆ زوبای تێدایە باش تاکەی ئەگەر ڕاستە چارەسەریکەن ئەو ناوانەی کە تۆ زوبان ئەو ناوانەی کە بندیوارن ئەو ناوانەی کە هەر ئاوا دانراوە کاکە لایەن بن با خەڵکەکەیت ینی بۆ دەبێ بەڕاستی ئەو کەسێک کە موچەخۆری ڕاستەقینەیە عقوبە بدرێ موچەی دوا بکەوێ تووشی دەردەستەری بێ بە سەبەبی بەرپرسێک مەسئولێک ینی حزبێک یان نازانم کوێ ینی ئەم خەڵکە هەمووی ئەزیەت بخوا هەمووی ئازار بخوا هەمووی تووشی ئەم ناخۆشی و ینی بەڕاستی کارەساتە جوانە لە گەرمیان سڵاوی خوا دەبێم کاتت باش. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆ بەڕێزت فەرموو. سەرکەوتن بۆ تۆش خوشی عزیزم. بەڵێ. نەزانم سەوەرەکە لەسەر فەرماندەرانی کوردستانە. بابەتەکە ئەوەیە کە ئێستاکە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی ناگەنە ڕێکەوتن لەسەر بابەتی موچە یعنی فەرموو ئەمڕۆ دەی هەفتە تاوەکو ئێستا موچەی 6 مانگی 6 بە تەواوی دابەش نەکراوە هێزە ئەمنیەکان 5 و 6یان وەرنەگرتووە. بەڵێ وەڵام من بۆ زیندان سیاسیی ڕزگاربووی ساڵای ئەنفال داواکاری مەیە لە کاکسۆران زیندان سیاسیمان بۆ بکات. ئێوە ڕزگاربووی ئەنفالن؟ بەڵێ. یعنی ئێوە کاتی خۆی زیندانی بوون؟ بەڵێ زیندان سیاسی ساڵای ئەنفالین تا ئێستاکە 36 ساڵە تا ئێستاکە نە موچەمان وەرگرتووە نە ئەرسەمان وەرگرتووە هیچمان بۆ ناکەن ئەم کاربەدەستانە. چیتان پێ دەڵێن ئەو کاتێک کە دەتانەوێت بچن یاخود ئەو کاتانەی کە چوون و مامەڵەتان کردووە چیتان پێ دەڵێن؟ وەڵام ئەڵێن بۆتانەکەی هەر بەسەر هەر بەڕێبانەکە. وەڵا ئەوانەی کە زیندانی سیاسی بوون لە عێراق کاتی خۆی ئێستا وەکو عەرەب و لە لای حکومەتی عێراقی پارەیەکی زۆر چاک وەردەگرن. ئەوانەی خۆری عێراقوانە بەڵێ ئەوانە لە خۆری عێراق کردیانە ئێمە لە گەرمیانی بۆمان ناکرێت ئەوێ لە حکومەتی هەرێم چیتان پێ دەڵێن لە حکومەتی هەرێم چیتان پێ دەڵێن ناڵێن بۆ ناکرێت؟
ئەڵێن بەسەرەوە ئەڵێن ئێمە تاپێکی شەمان پێ نەچێ ناتوانین پارەکان بۆ سەر بکەین من حەتان پێ بدەین چەتا پێ بدەین. بەڵێ بە تاکۆرانم سێڕۆژە بە تەلەڤیزیۆن باسی کردی هەموو کار بێکارە یاسایەکانیان بۆ تەواو کراوە بەس ئیمزایەک ماوە لە بینی ئەوان لە بینی حکومەتی هەریکوردستان و حکومەتی عێراقا. دەی ئینشاڵڵا تاکۆران ئەحمەد هەموو کاتێک داواکاری فەرسەخی کەسوکاری ئەنفاڵی وزارەتی سیاسی شەهید بووە هیوادارم هەموو کاتێ داواکاریمان بۆ بکات و لەگە ئەو دەستەکان خۆش بێ ئێمەش دەنگمان دەخەینە پاڵ دەنجی بەڕێستان وە بە کاکسۆران عومەر دەڵێن کاکسۆران چیت پێ دەکرێت درێغی مەکە بۆیان ئێمەش دەڵێن کاکسۆران عومەر ئینشاڵڵا دەنجشمان پێی دەگا چیت پێ دەکرێ و چیت لە توانا هەیە بۆ ئەوەی کە ئەوانەی زیندانی سیاسی بوونە ئەوانەی کە بە هەر زۆرێک لە هەر زۆرەکان زەرمەند بوونە هەوڵ بدەن کە مافیان بۆ بگەڕێتەوە موچەیەکیان بۆ ببڕێتەوە و ئینشاڵڵا درێغی ناکە. ئەو هەموو کاتێ بۆ هەمووچینی دوێنێ بۆ هەمووچینی دوێنێ بۆ کەمەندانان بۆ ئەوانەی کە داخوا و هاتۆ بەسەریانە ئەوانەی کە ماڵیان ناخواواتۆ بانیانە بۆ هەموو کاتێ داواکاری لە وەزیری فدرالی کردووە لە محەممەد شیع سودانی هیوادارم ئەمەی زیندان سیاسی ئەنفال بەدەست بخوان مەگە ئێوە مەگە ئەم حزبان ئەم حزبی شتێ بۆ خەڵک بکەنە ئەمانە شەش ساڵەیەکی ئەندەمانە بە هیچ معدوم ناکەن ئینشاءڵڵا شتان بۆ دەکرێت. دەستەکان خۆش جوانەخان دەستەکان خۆش زۆر سپاس خوشتی عزیزم زۆر سپاس دایکی چۆمان سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش. زۆر سپاس ئەگەر دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکە من سپاسی خوشتی خۆم دەکەم. بەڵێ فەرموو قسە بکە بابە. تەوەرەکە لەسەرەوە من وەکو خێزانی پێشمەرگەیەک تەلەفۆنەکەم باوەڕ سێ مانگە معاشمان وەرنەگرتووە منداڵ چاوم پێداویستی تایبەتم هەیە ئۆتیزە لە ساڵەوە ناوم نووسیوە هەتا ئێستا ناوی نەگەڕاوەتەوە. لەکەیوە لەکەیەوە لە 2016 ناوم نووسیوە باڵێ ئەوە تەمەنی 9 ساڵە هەتا ئێستا ناوی نەگەڕاوەتەوە. باڵێ داوا لە کاکسۆران دەکەین ینی بە دوازداسم بۆ بکە بۆ خاوەن پێداویستی تایبەت بزانین ئەو سێزە ناو گەڕا ینی گەڕاوە بەغدا بەڵام هەتا ئێستا کاریان لەسەر نەکردووە. خوشتی من ئێوە وەکو خێزانی پێشمەرگەیە کە پیاوەکەت پێشمەرگەیە و دەچێتە دەوام و دەوامی خۆی دەکا و موچەش وەرناگرێ یعنی ژیانتان چۆنە ینی بە سەراحەت حەز دەکەم بە برای خۆ دڵێ. بەڕاستی ژیان چۆن ژیان بێ ڕاست بێ کارەبا بێ ئاو چۆن دەبێت یعنی هیچ مەزدەرێک هیچ ینی مەزدەرێکی ڕزقتان لە هیچ لایەکی تر بەس موچەکەیە بەس موچەکەیە بەخۆ دەزانی منداڵی خاوەن پێداویستی تایبەت ڕێگرێت لەوەی کە بابی کارێکی کەش بکە دەوامەکە هەفتە بە هەفتەیە ئەفتەیەکی تۆ ئەحتیمام بۆ منداڵی دەدەین کە کاتی دەستەوە دەوام بێتەوە بێ موچەی و بێ جەویە و بەخۆت دەزانی کارەبا ئاو هیچمان یعنی تاس ئەوە نییە بڵێن پێخۆشحاڵ بین موچەش نییە لەولایە هەرژیانەکە وێرانە بەڕاستی خێزانی پێشمەرگە زۆر ڕەزیل و فەرزیل کرا کێشەی کۆمەڵایەتی دروست دەبی لە ماڵێ لەسەر هەموو شتێکی بەڕاستی یعنی تا فرگومان هاتەوە بەڵام خۆمان هەڵگرتووە تا کاتی هەڵبژار بن تۆڵی خۆمان دەکەینەوە بەڕاستی تۆڵی دەکەینەوە هەتا ئێستانەکە گەردەنگشمان نەدابی ئەم جارە بە جزی دەنگ دەدەین بێزار بوو یعنی باوەڕکە زۆر ژیانمان ناخۆشە. دەستەکانت خۆشخۆشی من زۆر سپاس بابەجیان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کاک هەنگاو لە چۆمان سڵاوی خوارد دەبێم کاتت باش. سڵاوی خوای لە جەنابت و هەموو کارمەندان و سپاس بۆ بەڕێز کاک هەنگاو ینی ئەم ڕێگنەکەوتنە ئەم هەموو بینەوبەردەیە ئەم هەموو قسە لەسەر یەککردنە ئەم هەموو یەکتر تۆمەتبارکردنە دوجار ئەوە دیارەکە تەنها خەڵکەکە زەرەر دەکا بەڵام ئایا تاکەی بڵێ لە ئەسڵدا دەسەڵاتی هەرێم لێبەرپرسا دەسەڵاتی هەرێم بەرژەوەندی خۆی دەوێت بەرژەوەندی خەڵکی ناوێت خەڵک گەیشتیتە قیمەی هەژاری دەسەڵاتی هەرێم جاهاتی ناوخۆ ڕادەتی عێراق ناکات دەیوێ بە خۆی بزیت و ببات و کەیفی سەفای دنیای پێ بکات و لە بەرژەوەندی منداڵەکانی بەرژەوەندی خۆی سەر بکات ناوێت لەگە عێراق ڕێکەوی بەرژەوەندی خەڵکەکەی ناوێت با خەڵکەکە کات لەوەی
تێبگا ئەم دەسەڵاتەی هەرێم بەرچەوەندی خەڵکی ناوێت بە قورعان بەرچەوەندی بنەماڵایەتی خۆی دەوێت و بەرچەوەندی دەسەڵاتی خۆی دەوێت دەگە عێراق ڕێک ناکەوی ئەو سیاسەتە ریفراندۆمەکە بوو خۆی وەسەری کرد ئەمەوە عێراقی کوشارەکانی دێخیتە سەرێ ئەمە گەندەڵە و داهات مادەستی عێراق ناکە بەڵێ بەڵێ خەڵک پێویستە هەڵبژاردنی داهاتوو بە سیاسەتە درۆینەکان بە چاواشەکاریەکانیان هەڵ نەخەڵەتێن پێویستە هەڵخەڵەتان زیاتر هەڵ مەخەڵەتێ دواتر وەڵا ئەو هەڵبژار بکرێت و دەنگ بێنیتەوە ئەم دەسەڵاتە وا ئەیجانی نیە یا دەری هەمووی کۆچکا بەرە وڵاتان یا دەری هەمووی قەبر خۆی حاصل کات و دەمی ئەمن تێدا پیر بووم دەزانم چکدا و چەکەن زۆر سپاس کاک هەنگاوجیان دەستەکانت خۆشبی کاک ئەحمەد لە ڕانیە فەرموو کاک هەنگاو زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو باشی من چاوت ماز دەکەم سپاس و دەکەم بەڕێز دەکەم بەڵێ والله کاکە بەڕاستی و ئەو دوو حزبی دەستە بەڕاستی وایان لەو میلەتی کە دێت سەرساندیانەتەوە بە تایبەت هێزە ئەمریکا کە هێزە ئەمریکانیش هیچ ئەوەی کە ئیتمایەکیان پێ نەداوم باپەت بڵێن دەزانم هیچ سپێنێ لە کاتی دەنگدانەوەی خەڵک تۆڵان لێ دەکاتەوە ئەگە مەگەم کۆمەڵە کۆیلانی خوان نەبێت بەستەی سفرە و چڵکا و خۆری ماڵە بەپرسە بکانم بەنا بە حەقەت پێ بڵێم هیچ لە هێز ئەمریکان باە شتێک بڵێم هیچ لێز ئەمریکا هیچ ئیتمایەکیان پێ نەداون ئەو دەستێن ئەگەر ڕاستی دەبێت خەڵک دەبێت تۆڵە لێ کاتەوە بیستی دەدەنگ دەنگ دەبێت هێزەکانی دی خۆ ناخورێن ئیزبانی دیش بێنە سەرکار خۆ چییە چ دەبێت خوا ڕەحمکە دەستەکانت خۆش کاک ئەحمەدجان زۆر سوپاس بە قوربان باس بابەتی بەرنامەکەمان ئەوەیە کە بۆچی هەرێم و بەغدا لەسەر موچە ڕێک ناکەون و ناگەنەیەک بەداخەوە ینی بەڕاستی ئەو خوشکە بەرزە تەلەفۆنی کردوتی من خێزانی پێشمەرگەمە و منداڵێکی ئۆتیزممان هەیە و 9 ساڵە و لە 2016 تا ئێستاوەکو ئێستا هەوڵ دەدەین کە ناوی بنووسن و شتێکی بۆ دەربچێ بۆی دەرناچێ کاک عەبدوڕەحمان سڵاوی خوارد لێ بەم کاتت باش کاکە سڵاوی خوای عەظیم لە جەنابت و بیستەر و ئوستاتی هەر هەموو سپاس بە قوربان نەجاتی هەمووان دەستەکانت خۆش بەنسبەت ئەو پرسیارە یعنی ئەوەندە ڕوونە پێویست بە وەڵام ناکە بەڵام من یەک تعلیقم هەیە ئەوەڵەن جەنابت دەزانی ئەوەی لەسەر گیان و ژیانی خۆی و ماڵ و منداڵ ئەدی تر شایستەی ئەوەیە دیفاعی لێ بکرێت ڕوحی مرۆڤ ڕوحی ئینسان مستقبلی ئینسان وجودی ئینسانە توانای نەبی دیفاع لە کیان و وجود و بوونی خۆی نەکا چی پێ بڵێن باشە و سادی بەڕێز من یەک شت سیر دەکەم عەدالەتێکی زۆر معتەبەر هەیە لە هەموو بوارەکان ئەویش ئازاردانی ئینسانە لێرە لە هەرێمەکەیمە هیچ بوارێک نەمایە نەیگریتەوە ئەو ئازارە ئەگەر یەکسانیەک و عەدالەتێک هەبی لە هەرێم تەنها و تەنها بریتیە لە ئازاردانی سەرتاسەری بەڕەئی من و بەڕەئی هەموو ئینسانێکی متابع ئەمە هەمومان حکمی ئیعدامی جەماعیمان درایە بەڵام تەنفیزەکەی مەرحەلیە ئەودا یەک بە جەرپە دەمری یەک بە زەغد یەک بە سەرەتان یەک بە قۆڵۆن یەک بە نازانم چی دەیان نەخۆشی بڵاو بوویتەوە هەبچی هەیە و نییە ئەوەی دەستی لۆ دەبەی پیسە کەواب و پیس زائیدەن پیس پیس یوساوی پیس کەواب و هەر هەمومان تاوەڕوانی حکمەکەی ئیعدامی خۆمان بین و ئەوەشتان بەبیر دەینەوە ئەوەی خوێندەواری هەیە من قتل دون مظلمته فهو شهید هەر کەسێکی دیفاع لە خودی خۆی بکە ستەم لەسەر خۆی لا ببا ئەگەر کوژرا بە شەهید لە قەڵەم دەدرێت ئەوجا ئوستاد هەلوەری بەڕێز ئەتوو بیستیتە من یلاعب القط فليتحمل مخالبه ئەوەی یاری لەگەڵ پشی لە بکە دەبی چڕنۆکەکانیشی تحمل بکە بەیانی دوو بەیانی دەنگدان دێ سەیری کە چمل ملانەیەک ڕوو دەدا لەبوو دەنگدان لەدەو گلەیەکی زۆری هەیە شەکوای هەیە گازەندەی هەیە بەڵام کە ڕۆژی دەنگدان دێ خوا ئاگادارە شەوەکەش خەوی لێ ناکەوی هەتا بە زووترین کات و پێش هەموو شەخصەکەی یەکەم شەخص دەنگەکەی خۆی بخاوێتە ناو دەستەکان خۆش کاک عەبدوڕەحمان زۆر سپاس دەکەم کاک محەممەد لە سلێمانی سڵاوی خوا لێ بم کاتت باش سپاس جانەکەم فەرموو
گەوەرەکەتان لەسەر بۆچی ناگەنەیەک بۆ ڕێک ناکەون ینی بەغدا و هەولێر ئەم یاریە چیە بەو خەڵکە دەکەن ینی جارێک ئەم ئەو تاوانبار دەکات جارێک ئەم تاوانبار دەکات ینی چی ئەم بابەتە برای بەڕێزم بڕواتە بێت ئێمە مەگەر خۆمان خەڵەکێنین شتەکان زۆر واضحن لە 2016ەوە کاتێکە حیزبە کەرکووکی فرۆشت تەواو ئیتر هەیمەنە و هەیبەتی هەرێمی کوردستان کەوتە بەردەستی دوژمن دوژمنی شەقی خۆیەتی بە هەموو نەو یاریمان پێکات هەر ڕۆژەی بیانوێک ئەدۆزێتەوە طبعا ئەمانە بۆ چییە گوێت بێمە بەڵێ هەر ڕۆژەی بیانوێ ئەدۆزێتەوە هەر ڕۆژ و بیانوێ ئەدۆزێتەوە لەبەر ئەوەی کە خەڵک لە حکوومەتی هەرێم تووڕەکات خەڵک بێنە دەرەوە خەڵک خۆ پیشاندان بکەن هەموو شتەکان ئەمەیە ئەگینا ئێمە من لە 2006ەوە تەعین بووم بڕواتە بێ هەموو کاتێ مەعاشم لە هەژدەی مانەوەرەگرت هەموو مانێک نەئەگەشتە سەریمان من هەندان و شەوانە و نازانم مەترسی و یعنی ئەوەی کاک محەممەد دەزانین لەکەیەوە گرفتی موچەمان بۆ دروست بوو ئاگاداری بەڵێ لەکەیەوە ئەزانی لەکەیەوە بەڕێزم بڕوات هەبێ لەو کاتەوەی کە کاتێک هەرێمی کوردستان لە وەسعێکی باشا بوو هەرچی لە ئەوروپا بوو هەمووی ئیسقاطی جنسی کرد و هاتەوە کاکە هەمووی لە ئەزمر بوو لە وەسعێکی باشا بوو ئەگەر جەنا بەبیری بێ بزانە وەسعی خەڵک چەند باش بەس ئەزانی هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی برای بەڕێزم گرتنی کەرکووک بوو بەدەستزانین چۆنە کاک محەممەد گیان بابەتی مەسەلەی کەرکووک ئەوە بەڕاستی کارەساتێکە هەموو خاکە بە 24 ساعت تەسلیمی دەستی بەغدا کراوە بەڵام دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستان بڕیاری ئابووری سەر بەخۆ درا و وتیان نەوتی خۆمان بە خۆمان دەفرۆشین بەغداژ وتی کاکە مادام نەوتی خۆتان بە خۆتان دەفرۆشن فەرمو ئیداری خۆتان بکەن و فەرمو پارە با بۆ خۆتان دەی ئێمەش کاکە لە 2014ەوە نەوت دەفرۆشین تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێ کە ڕۆژانە 400,000 بەرمیل دەفرۆشن بە تەنکەر 30 ملیار بە خۆیان دەڵێن 30 ملیار قەردارین کاک محەممەد ئێمە نەوتمان فرۆشتویان کڕیمانە هەتا قەرزار بین کاکەگیان هەموو شتەکان باش ڕۆشت بوون بڕواتەوێ هەمووی باش ڕۆشت بوو تەنها یەک شت حسابی بۆ نەکرا بوو ئەوەش فرۆشتنی کەرکووک بوو ماڵە ئاوادێ ئێستاش لەو ساوە لە زانم لە 2016ەوە بوو چەند بوو بڕوان دەبێت ئەوەی کە ئەوەنەی ئێمە نازانم کەس بەقا ئەم کوردەی ئێمە بینینیە خۆفرۆش و دش بە وڵاتینە دەستەکان خۆش کاک محەممەد جان دەستەکان خۆشکا عومەرجان دە سلێمانی سڵاوی خوارد لێبێ کاک عومەر لە سەهێر لەماوە کاک محەممەد برانی بەڕێز ئەو کەسانی کە پەیوەندی دەکەن ئازادن چی دەڵێن و ئازادن چۆن قسە دەکەن بەڵام دەبێ ئاگاشمان لە مێژوو بێ ئێمە کە چەند جار خۆمان بووینێتە هۆکاری ئەوەی کە دەستی دژمنەکانمان کراوە بکەین دەستی نێارەکانمان کراوە بکەین ئێمە لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکمان هەیە ئەم دەسەڵاتە تا چەندە بە فعلی دادگەر بووە عەدالەت بووە و وای کردووە کە بەڕاستی بە دادگەرانە خزمەت بەم میلەتە بکاتاوەکو بتوانین ئێمە لەسەر پێی خۆمان بوەستێن وە مەجبوری بەغدا و تورکیا و تاران و ئەنقەرە نەبین لە حەقەتە ئەم بابەتانە بابەتگەلێکن کە بەداخەوە ینی بابەتی موچە ینی بابەتی موچە و ئاو کارەبا ئەوانە ینیشتی زۆر سەرەتایین ینی ئەمە لە وڵاتێک نین کە وڵاتێکی حاڵی تەواری بێ چۆن دەڵێ شەڕی تیا بێ چۆن دەڵێ ینی ئێمە لە وڵاتێک و لە هەرێمێکین مستەقر دانیشتوین کەچی دەبینین بەڵام لە نەعەدالەتی خۆمان ئەم بابەتەی کە ئێستا دەیبینن فەرمو ئەمڕۆ ئەمە دەی مانگە تا ئێستا خەڵک موچەی مانجی شەشی بە تەواوی وەرنەگرتووە و هەروەها دەبینن کە هێزە ئەمریکان دوو مانگە موچیان وەرنەگرتووە هەر زیاتریش ینی باوا بکرێ ئەم لیست و ئەم ناوانە با پاک بکرێنەوە چی مستحق بە موچەی بدرێتی ئەوەی کە مستحقیش نییە بۆچی لەو خەڵکی تێک بدا کە مستحقی موچە وەرگرتنە سوپاسان دەکەم پەیوەندەکانتان کە کردو و قسەی خۆتان کرد ئەوەی کە پەیوەندیشی بۆ وەرنەگیرا و داوای لێبوردنی لێ دەکەین تا ئەڵقەیەشتر تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرن خواتان لەگەڵ